وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. لەمڕۆدا ڕوونکردنەوەی ئیسلام بەهۆی بابەتەکانی تایبەت بە زانستی نوێ باو و بەربڵاوە. چۆن لەمە دەڕوانیت؟ بەڵێ، لەم ڕۆژگارەدا سەر لە لەخ و پەلە جۆرە و جۆرەکانی زانست دەدەین و هەر یەکەیان وەکو وردبینێک لێ دەکەین و بەهۆیانەوە لە شتان و ڕووداوەکان و تەنانەت بابەتە دینیەکانیش دەڕوانین. کاتێکیش باسی ئەم بابەتە دینیانە دەکەین و ڕەچاوی ئەم شێوازە دەکەین. بۆ نمونە کاتێک دەڵێین خوا هەیە، دەڵێین لە فڵان و فیسار بواری زانستی فیزیک ئاماژە بۆ بوونی خوا دەکەن. چیمیا بەخۆی و حاڵ و بارە سەرسوڕهێنەرەکەیەوە لە ڕێگەی فڵان یاسا و میتۆدەوە پەنجە بۆ هەمان خاڵ ڕادەکێشێت. زانستی گەردونناسی لەم بابەتەدا بوونی خوا ڕادەگەیەنێت هەتا دوایی. جاریوایش هەیە بەگشتی هەموو ئەمانە لە بەرچاو دەگرین و لە نەخشە و ڕووداوە گەورە و بچووکەکانی ناو گەردووندا بە دوای بەڵگەدا دەگەڕین لەسەر بوون و یەکتایی ئەو. کتێبێک هەیە بە ناوی ئەلطیب و میحراب الئیمان، لەوانەیە ئەم ناونیشانە زۆر خەستیش بێت، بەڵام ناگونجێت کەسێک لە زانستی پزیشکیدا قاڵ بوو بێتەوە و باوەڕی بەخوا نەبێت. بەڵێ، لەو میحرابەدا هەمیشە بابەتەکانی تایبەت بە ئیمان دەخوێنرێنەوە، چونکە توێکاری مرۆڤ لە شێوازێکی هێندە ناوازەدا بەدی هێنراوە کە لە هەر لایەنێکی ئادەمیزاد بڕوانیت لە بەرامبەر ئەو هاو ئاهەنگی و گونجانەی کە دەیبینیت تووشی سەرسوڕمان دەبیت و دەڵێیت ئەڵڵاه ئەکبەر. زانستی پزیشکی میحرابێکی لەم جۆرەیە. لەمڕۆدا بەگشتی بەگەڕانەوە بۆ زانستە جۆرە و جۆرەکان هەوڵی باسکردن و ڕوونکردنەوەی ئاینەکەمان دەدەین. کاتێک هەوڵی ڕوانین لە قورئان یان پیشاندانی بە خەڵکی تر دەدەین، لە پێناو باسکردنی موعجیزەبوونی ئەودا زانستەکان وەکو ئامراز بەکاردەهێنین. بۆ نمونە لە قۆناغەکانی کۆرپەلە لە سچی دایکیدا هەموو ئەو قۆناغانەی کە منداڵەکە پێیدا تێپەڕ دەبێت بە هەر جۆرێک و بەڕیزبەندیەکی وەها لە قورئاندا باس کراوە کە زانست لەمڕۆدا دەستنیشانی کردووە و لە داهاتووشدا دەستنیشانی دەکات. داخۆ چۆن زاتێکی نەخوێندەوار توانیویەتی بە وردی و دروستی هەموو ئەو قۆناغانەی گەشەی کۆرپەلە دیاری بکات کە ئەمڕۆ لە ڕێگەی ئامێر و هۆکارە پێشکەوتوەکان و تیشتی سینیەوە دەستنیشان کراون. مەحاڵە بتوانرێت ئەمە بگەڕێنرێتەوە بۆ مرۆڤ، کەوایە ناگونجێت قورئان بەرهەمی پێغەمبەرمان بێت. لە دوای هەموو ئەمانە دەگەین بەم دەرەنجامە: قورئان گوفتاری خوایە. سەلماندنی ئەوەی کە قورئان گوفتاری خوایە لە هەمان کاتدا بریتیە لە قبوڵکردنی ڕیسالەتی ئەو زاتەی کە بە ئێمەی گەیاندووە. پاش ئەمە دەکرێت تێگرای بابەتە ئیمانیەکان لە چوارچێوەی ئەم زنجیرەیەدا متاڵا بکرێن. لێرەدا نامەوێت لە پێناو دەرخستنی موعجیزەبوونی قورئاندا بە شێوەیەکی سربەخۆ و دوور و درێژە بە نمونەهێنانەوە بدەین، بەڵکو دەمانەوێت بڵێین ئێمە متاڵای زانستە جۆرە و جۆرەکان دەکەین، هەوڵ دەدەین بەهۆیانەوە دینەکەمان باس بکەین، چونکە بیرکردنەوەی مرۆڤی ئەم ڕۆژگارە بەم خاڵە گەیشتووە و لەسەری چڕ بووەتەوە. بیری مادەپەرستی تێدەکۆشێت بابەتەکانی تایبەت بە زانست و شارستانیەتی وەکو کەرەستە لە پێناو کوفر و ئیحاد بەکار بهێنێت. ئێمە ناچارین لە هەمبەر کەسانێکدا کە بەهۆی ئەم چاواشەکاریەوە مێشتیان لێڵ و ڕوانینیان تاریک بووە هەمان کەرەستە بەکار بهێنین و بیسەلمێنین کە زانست و پێشکەوتن لەگەڵ ئایندا دژایەتیان نییە. بەواتایەکی تر لە بەرامبەر ئەوەدا کە مادەپەرستەکانی وەک مارکس و ئەنگلس و لێنین بە بەکارهێنانی مادە خۆیان و خەڵکیان بەرەو کوفر بردووە، ئێمەش ناچارین بە بەکارهێنانی هەمان مادە بەرەو ئیمان بڕۆین، بەڵکو فەرزیشە لەسەرمان. بەڕای من هەروەکی جۆرە کێشەیەک لەم شێوازی باسکردن و ڕوونکردنەوەی ئایندا نابینم. بە هەمان جۆر باوەڕم وایە زانایانی باوەڕدار لەم ڕۆژگارەدا پێویستە بە جۆرێک خۆیان ئامادە بکەن کە زۆر بە ئاسانی بتوانن لەم بابەتانەدا قسە بکەن، چونکە ئاەتەکانی قورئان ناو بەناو دەستمان دەگرن و بەرەو ئاسمانەکان بەرزمان دەکەنەوە و بەناو ئەستێرە و گەلەستێرە و سیستەمە ئاسمانیەکاندا دەمانژێڕن و شکۆمەندی و مەزنی ئەو سەڵتەنەتە خواییەمان پیشان دەدەن کە سەر تاسەری گردوونی گرتووەتەوە. پاشان بەناو مرۆڤەکاندا دەمانجێڕێت. سەرنجمان بۆ لای ئەندامەکانی مرۆڤ ڕادەکێشێت و
لا سەرەتاوە تا کۆتایی لە بەرچاومان داواڵا دەکات. هەر لە توێکاری ئادەمیزادەوە هەتا جیهانی گەردیلە بابەتە جۆرا و جۆرەکان تاوتوێ دەکات. جاری وایە دەفەرمێت زاناکان بەڕێزترینی کەسەکانن بەرامبەر بەخوا و لە گوفتارە هاوشێوەکانیدا خەڵکی بەرەو زانست هەڵدەنێت. پەنجە دەخاتە سەر زۆر بابەتی زانستی و هونەری دیکە. ئامۆژگاری بەرامبەرەکانی دەکات با لێکۆڵینەوە و بیرکردنەوە. ئەوەندە هەیە پێویستە هەمیشە ئەوە لە بەرچاو بگیرێت کە دەبێت سەرجەمی ئەو شتانەی باز دەکرێن لەگەڵ ڕۆحی قورئاندا بگونجێن. ئەجینە بە ناوی قورئانەوە قورئان دەشێوێنرێت. لێرەدا پێویستە لە ڕوانگەی ئوسوڵەوە ڕەچاوی یەک دوو لایەن بکرێت. یەکەم، ئەم بابەتە زانستیانەی کە دەبێت وەکو ئامرازێک بۆ باسکردن و ڕوونکردنەوەی ڕاستیە ئیمانی و ئیسلامیەکان بەکار بهێنرێن. ئەگەر لە بری ئەمە هەوڵ بدەین بەهۆیانەوە خۆمان دەربخەین و زانینی خۆمان بسەلمێنین، ئەو کات شتەکە دەگۆڕێت و هیچ یەکێک لەو شتانەش کە باسییان دەکەین کاریگەریەکیان لەسەر بەرامبەر نابێت. ئەم حەقیقەتانەی کە بە پاچی و ڕوونی لە زارمان دەردەچن بە گوێرەی نیەتی ناودڵ نور و ڕووناچی خۆیان لە دەست دەدەن و بە شێوەی تاریکی و ڕەش بۆ خۆمان دەگەڕێنەوە. لە کاتێکدا کە پێویستە مەبەست لە وتەکانمان قەناعەت پێکردن بێت، ئەگەر دەمکوتکردن و زاڵبوون بەسەر بەرامبەردا بکەین بە ئامانج، ئەوە چونکە بەدەستی خۆمان ڕێگاکانی کردنەوەی دڵی دوێنراوەکانمان داخستووە هەرگیز ناتوانین کاری لێ بکەین. لە کاتێکدا گەر پێچەوانەی ئەمە ڕەفتار بکەین، ئەگەر ئێمە پێیشی نەزانین کەسانێک لە ناو گوێگراندا کە محتاجن بەشی خۆیان سوود وەردەگرن، چونکە ئیدی نیەتی وتنی حەقمان هەڵگرتووە نەک باسکردنی خۆمان. تەنانەت جاری وایە گوتار و گفتارێکی تۆ کە لات وایە مافی تەواوەتی خۆیت پێنەداوە زۆر کاریگەرترە و بەسوورترە لە گوتەیەکی ترت کە تێیدا باوەڕت وایە بەو پەڕی پاراوی و ڕەوانبێژیەوە قسەت کردووە. مانای وایە پێویستە یەکەم ئامانج و مەبەست لە باسکردنی ئەم بابەتانەدا بەدەستێنانی ڕەزامەندی خوا و گەیاندنی ڕاستیەکان بێت بە ئاست و پلەی بەرامبەر. دووەم، نابێت تەنها لە بەرخاتری ئەوەی کە هەموو خەڵکی باز لە زانستە نوێ و هاوچەرخەکان دەکەن کەسانێک هەست بەگرەی دەرونی خۆ بەکەم زانی بن و هەوڵ بدەن ئەم شێوازە لە بەکارهێنانی ئایندا بەکار بهێنن. بەتایبەت ئەگەر بە جۆرێک لەم بابەتە زانستیانە بدوێین وەک ئەوەی گومان لە بابەتە ئیمانیەکانی خۆمان بکەین، ئەوە لە بری ئامانجەکەمان کە بریتیە لە هێز و پێز بەخشین بە باسە ئاینیەکان بێڕێزی بەرامبەر بەو ڕاستیانە دەنوێنین کە قبوڵمان کردوون. بەتایبەتی تر گەر گفتارەکانی زانستی نوێ بە بنچینە و بناغە وەربگرین و پاشان بمانەوێت بەهۆیانەوە تەزدیقی بابەتەکانی خۆمان بکەین، ئەمە هەرگیز شایانی قبولکردن نییە. دەتوانین بابەتەکە بەم جۆرە کورت بکەینەوە. زانستەکان وەکو ئامراز و گسکێک گوهان بۆ پاکردنەوەی ئەو تەپ و تۆزەی کە لەسەر حەقیقەتەکانی ناو ویژدانمان نیشتون. ئەجینا خوا بمان پارێزێت ئەگەر لەو خاڵەوە دەست پێ بکەین کە هەرچی زانستەکانی ئەمڕۆ دەیڵێن ڕاستی کۆتایین، ئەوە هەوڵی گونجاندنی ئاەت و فەرمودەکان دەدەین لەگەڵیان و لەو جێگایانەشدا کە ناگونجێت و یەک ناگرێتەوە خۆمان و بەرامبەرەکانیشمان دەخەینە گومان و دوودڵیەوە. لە حاڵێکدا پێویستە خاڵی دەستپێکمان بەم شێوەیە بێت. گفتارەکانی خۆ و پێغەمبەر ڕاستن، ئەو شتانەش کە زانستەکان دەیانڵێن هەتا لەگەڵ ئەمانەدا بگونجێن بەڕاست دادەنرێن، بە ئەندازەی دادانیشیان لێی هەڵەن. لە هەمان کاتدا تەنانەت ئەو لایەنەی زانستەکانیش کە ڕاستن کۆمەڵێک بناغە و بنچینەی وانین کە ڕاستیە ئیمانیەکان بە پێوە ڕابگرن. ئەمانە لە بابەتە ئیمانیەکاندا تەنها فیکرەیەکمان پێدەدەن و بیرکردنەوەمان بۆ ئاسانتر دەکەن. هەرچی جێگیربوونی ڕاستی ئیمانیەکانە لە ویژدانماندا ڕاستەوخۆ پەیوەندی بە هیدایەتی خواییەوە هەیە. چاوەڕێکردنی ئەم دەرەنجامەی کە تایبەتە بەخوا لە زانستەکان گورزێکی هێندە کوشندەیە لە ژیانی معنەویمان، ئەوەی بەری بکەوێت هەستانەوەی زەحمەتە، چونکە کەسێکی لەم جۆرە بە درێژایی ژیانی لە گەردوونەوە بەڵگە کۆ دەکاتەوە و هەوڵ دەدات بە قازانجی خوا و ئاین ئەم بەڵگانە بخاتە قسە، بەڵام بێ ئەوەی بەخۆی بزانێت هەردەم خۆی وەک سروشت پەرست و ماددە پەرستێک دەمێنێتەوە. تەماشای ئاو دەکات، لە بەهار دەڕوانێت، بەڵام لە ویژدانیدا بچووکترین نیشانەی سەوزبوون و چرۆکردن دەرناکەوێت. بە درێژایی ژیانی لە پشتی بەڵگەکانەوە بۆ تەنها جارێکیش لە ویژدانیدا بە تەواوەتی هەست بە بوونی خوا ناکات. بەڕواڵەت لە سروشت پەرستی ڕزگاری دەبێت، بەڵام بە درێژایی تەمەنی وەکو ناتورالیستێک دەژی. لەبەر ئەوە دەبێت بە چاوی شوێن کەوتە بۆ زانستەکان بڕوانین.
و مرۆڤ دەبێت بەم جۆرە لە بەڵگەی سەرجەم زانستەکان بڕوانێت. ئێوە تەنها گەسکن. کاتێک جاروبار شەیتان وەسوەسەی نایە دڵمەوە، ئێوە بەکاردەهێنم و تەپ و تۆزەکە دەسڕم. ئەجینە حەقیقەتەکانی ناوناخی من ڕەگداکوتا و قۆڵ و ڕووناکن کە نەک ئەوانەی کە وەکو ئێوە لە تاریچیدا گۆرانی دەڵێن، بەڵکو گەر هەموو ئەوانەشتان کۆ ببنەوە کە لە ئاپۆڕەی ڕۆشناییدا وەکو داستان دەیڵێنەوە، ناتوانن مسقالێک ڕووناچی بۆ سەر ڕۆشنایی دەروونم زیاد بکەن. مرۆڤ بە ئیمانەکەی ناودڵی ئیماندارە، نەک بە تۆپەڵی زانیاریەکانی ناو کەللەی. لەبەر ئەم هۆیە دوای ئەوەی کە مرۆڤ بەهۆی بەڵگە دەرونی و ئاسۆییەکانەوە بۆ ئاستێکی دیاریکرا و بەرز بووەوە، ئەگەر لە چۆنیەتی گوێرەیی و ڕێژەیی ئەم بەڵگانە ڕزگاری نەبێت، ناتوانێت هەنگاوێکی دیکە پێش بکەوێت. دەبێت لەم خاڵەدا دەست لە هەموو ئەمانە بشوات و ڕاستەوخۆ لە ژێر ڕۆشنایی قورئاندا و بەڕێگەی نورانی دڵ و ویژداندا بڕوات، تەنها ئەو کاتەش بەڕووناچی دەگات. بیرمەندێکی ڕۆژئاوایی دەڵێت: بۆ ئەوەی بە شێوەیەکی شایستە بەخۆی باوەڕ بەخوا بهێنم، هەستم کرد پێویستە هەموو ئەو کتێبانە فەرامۆش بکەم کە خوێندومنەتەوە. بێگومان هەریەک لە کتێبی گەردون و کتێبی ماهیەتی مرۆڤ و پاشان ئەو کتێبانەی کە ئەمانە ڕوون دەکەنەوە بە هاو نرخی تایبەت بە خۆیان هەیە. بەڵام ئەمانە لە دوای ئەوەی کە ئەرچی خۆیان بەجێهێنا، مرۆڤ پێویستە خۆیان لێ قوتار بکات و لەگەڵ ئیمانەکەیدا بەتەنها بمێنێتەوە. هەموو ئەم شتانەی باسمان کرد تا ڕادەیەک وابەستەی ئەزمونن. لەوانەیە بۆ کەسانێک کە لە ئەزمموی ویژدانیدا قوڵ نەبوونەتەوە ئەم شتانەی باسییان دەکەین وەکو شتانی زارەکی دەربکەون، بەڵام ئەو ڕۆحانەی کە تاسەمەندی پەروەردگارن و شەوانیشیان وەکو ڕۆژ ڕووناکە باش دەزانن چی دەڵێین.